خاوەن پێداویستێکی تایبەتە و ڕۆژانە بەم دۆخەوە سەرقاڵی شۆفێری تاکسیە بۆ ئەوەی بژێوی ژیانی خۆی و خێزانەکەی دابین بکات. توانە نمونەی سەدان کەسی خاوەن پێداویستی تایبەتە لە هەرێمی کوردستان سەختی و دژوارەکانی ژیان ناچاری کردووە پەنا بڕێتە بەرکارێکی سەخت. ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپیە ڕێین کابینە لە دوای کابێنە کێشەکانی ئێمە سپێرم بە کابێنی داهاتوو یعنی ڕۆژێک لە ڕۆژان ئێمەی کەمەندامان بۆ خۆشی نەهاتینەتە سەر شەقام نەڕژاوینەتە سەر شەقامەکان نەچوینەتە شوێنە گشتەکان تەنها و تەنها ئێمە بۆ ناڕزایەتی دەربڕین و بۆ داخوازیەکانمان و بۆ گیرروگرفتەکانمان هاتوینتە سەر شەقامەکانەوە. یەکێتی کەمەندامانی کوردستان 25 ساڵە تەنیا ڕێکخراوی تایبەت بە کەسانی خاوەن پێداویستی تایبەتە لە هەرێمی کوردستان لە ماوەی ئەم چەند ساڵەدا هەوڵی داوە خزمەت بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت بکات، بەڵام لەگەڵەوەشدا هێشتا نیگەرانیەکان لە ئاستێکی فراواندایە و وەک لێپرسراوی یەکێتێکە دەڵێت تاکو ئێستا وەک پێویست خزمەت بەم توێژە نەکراوە. لە پاش 25 ساڵ کارکردن ئێستا کەمەندامان لە خراپترین و ناخۆشترین و سەختترین ژیان دەگوزارێنن. لە هەرێمی کوردستان زیاتر لە 120,000 کەسانی خاوەن پێداویستی تایبەت هەیە و بۆ هەر کەسێک حکومەت هێرێم وەک هاوکاری مانگانە لە نێوان 100 بۆ 150,000 دیناری بۆ دابین کردوون، بەڵام کەسانی خاوەن پێداویستی تایبەت پێیان وایە ئەو هاوکاریەکەمە و پێداویستی ژیانیان دابین ناکات. هیچ کەسێک لەم حکومەتە ئامادە نییە کەوا ئیشێک بۆ کەمەندام بکات. ئەو 150 بەشی کچەکەم ناکە کە چێت بۆ مەکتەب ڕۆژانە 3 تەلەبە دوانیانە بدەرێنەوە لە مەکتەب لەبەرەوەی شتێ پێیاکەن بۆ خۆیان. تاشێک لە کۆمەڵگەی کوردی بە 150,000 دینار ئیدارە ناکە. هیچ کەمەندامێک گەر ماڵ و مناڵیشی نەبێ کەسێک بێ بەس دایبی بکڕێ بەشی دایبی کڕینەکەی ناکە کە گەر خێزانەکە یەک کەمەندامیان هەبێ. با بەراورد بە توێژەکانی تر قەیرانی دارایی و دواکەوتنی موچە زۆرترین زیانی بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت گەیاندووە و بەهۆیەوە تا ئێستا زیاتر لە 150 خێزان لێکجیابوونەتەوە و بە هەزاران خێزانی تر لە بارودۆخێکی خراپی داراییدا ژیان بەڕێ دەکەن. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.